ساڵی 1968 لە 1 لەم شاری سلێمانیە لەدایک بووم. نزیکەی 35 ساڵ بەر لە ئێستا لەم قوتابخانەیە خوێنی سەرەتاییم خوێن. بەس لە ڕاستیە بیناکەی گۆڕاوە، کۆنەکە لە چاو دڵی منە جوانتر بوو. بۆ خوێندنی ناوەندی هاتمە ئەم قوتابخانەیە، قوتابخانەی زانیاری کە ئەوسا قوتابخانەیەکی تێکەڵ بوو، کچان و کوڕان بوو. سەیری ئەمە کە خشتەی وانەکانی تایە، بیرکاری، زانست، عەرەبی، ئینگلیزی، ئاین، کۆمپیوتەر، کوردی، کۆمەڵایەتی لە سەردەمی من وانەی سرود و موزیکە بوو، هەروەها وانەی وێنەکێشانیشە بوو. ئێستا نییە بەداخەوە. مامۆستا عەبدوڵڵا، کۆنسەرتی زۆرت کردووە لە ڕەوەندی ژیانی هونەریتە. کۆنسەرتێکی تایبەت کە جێگایەکی گرنگە لە ژیانی هونەری تۆ لە بەغا لەگەڵ خانمێکی پیانیستێکی خەڵکی چێکۆسلۆڤاکیا کە کۆمەڵێک کۆمپۆزیشنی مؤلفە جۆرەکانی عالەمیت پێشکەش کرد لەو کۆنسەرتەیە. باسی ئەم کۆنسەرتە بۆم بکە کە زۆر گرنگە بۆ تۆ. سپاس. کۆنسەرتەکە ئەو کاتە بوو کە خوێندکار بووم لە قۆناغی 4. قۆناغی 4 لە بەشی موزیک، لە بەشی موزیک لە زانکۆی بەغا. کۆنسەرتەکە تاقیکردنەوەی کۆتایی ساڵەکە بوو لە ڕاستیە. کاتی کۆنسەرتەکە سەعاتی و چارێکێک بوو. سۆلۆی ڤایۆلینم عەزف کرد بە یاوەری پیانۆ کە خاتوو ناتاشا رازی بەش پارتی پیانۆکەی ژەنی. لە پرۆگرامەکە چەند بڕگەیەکی گرنگ هەبوون، بۆ نمونە کۆنشرتۆی خەچەدۆریان، یەکێکە لە کۆنشرتۆ گەلێ قورسە بەناوبانگەکان کە لە ڕاستیە ئێستا ناوێرم لاپەڕێکشی عەز دەکەم، بەس نازانم ئەوسا چۆن جورئەتم کردو. وەزەم 1 ساڵ و نیو پرۆڤەت بۆی کرد بۆ کۆنسەرتە. بەڵێ وەکو پێشتر باسمان کرد، لە ڕاستیە زیاتریش هەموو کۆنشرتۆکەم لەبەر کرد. لە 2 کۆنسەرتا پێشکەشم کرد. ئەم کۆنسەرتە کە تاقیکردنەوەکە بوو دوا جار بوو. هەروەها هەر لەو کۆنسەرتەیە کۆنشرتۆیەکی سۆناتەیەکی مۆزارتم عەزف کرد، فا مێجەر کە یەکێکە لە کارە قورسەکان. هەروەها سۆناتینەیەکی دڤۆژاک لە سۆڵ ماینەر، هەموو مۆڤمنتەکانیم عەزف کرد. تاقیکردنەوەیەکی قورس بوو بۆ من. ڕەنگە ئێستا کەسێک سەیری ڤیدیۆکەی بکات زۆر لاواز و زۆر فەقیرە. هۆکەی ئەوە بوو ئەو کاتایمە لە سەردەمی زروفێکی زۆر سەخت بووین، چونکە سەردەمی سەدام حوسێن بوو، کورد زۆر لاواز بوو، زۆر بێکەس بووین. من زۆر بێکەس بووم، ڕاستی زۆر نەبوو بووم. ئەو کەمانی کە پێم بوو بە نرخی ئەمڕۆ 50 بۆ 100 دۆلارێک بوو سەعرەکەی، بەڵام خوێندکار هەبوو لەگەڵما ئامێرەکەی بای 3-4 هزار دۆلار بوو بەس سەعری ئەمڕۆ. زۆر سەخت و بە ئامێرێکی وا کۆنسەرتۆیەکی وا پێشکەشکە یا کۆنسەرتێکی وا تەواو کلاسیک و بەو لیڤڵە پێشکەش. بینەرانەی کە هاتبوون چۆن جواب چۆن؟ زۆربەی خوێندکارەکان و هەندێک میوانی دەرەوە و هەندێک خەڵکی تایبەت هاتبوون. لە ڕاستیە عەمەلیان چۆن بوو؟ دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو. زۆربەی ڕۆژنامەکانی ئەوێ هی ئەو سەردەمە لە سەریان نووسی، بۆ نمونە نووسەرێک بە ناوی حەمدی قەدووری کە مامۆستای کۆلیج بوو، کەسێکی زۆر ناودار و لێ هاتوو بوو. ئەو هینێک راپۆرتێکی نووسراوێکی زۆر جوانی بڵاو کردەوە تا تایتڵەکەی نووسی بووی کە بۆ یەکەم جارە لە ژیانمە تەلەبەیەکی عێراقی ببینم بەم لیڤڵە عەزف کرد. تەبەنەوە نووسی بووی عێراقی چکە و شەیک و گشتی وە زەحمەت بوو. اینجا ئەوەش کە گرنگ بوو بۆ من کەمای خۆشحاڵی بوو. بەڕاستی یەکێک لە باشترین مامۆستاکانی بەغا بە ناوی حەسەن حەمەد کە خریجی کۆنسەرڤەتواری ڕۆمانیا بوو، کە لیدەری تیپی سمفۆنی عێراقی بوو بۆ ساڵانێکی زۆر، وابزان ئێستا لە ئەمریکا ژیادی بەخێر. ئەو 4 ساڵ وانەی پێوتم، ئەو سەرپەرشتی کرد.
هەروەها یەکێک لە باشترین ژەنیارەکانی عێراق بە ناوی ئارامزارسیان کە سا لە سیدنیە ژیوابزانم کە لە مسابقەی چایکۆفسکی پلەی سێمیە نابوو لە رووسیا ئەو گەلێک وانێ پێوتم یعنی لەو زروف و لەو سەردەمە سەختەیە بتوانی سرنجی ئەو هەموو کەسانە بۆ خۆت ڕابکێشی گرنگە بۆ من زۆر باش بوو زۆر تەجروبەیەکی سەرکەوتوو بوو. مامۆستا لەو کاتێک کە لە بەغا بووی دوای ئەوەی کە تەخەڕۆجەکەی بەردەوام بی لە دراساتت و ماستەر وەرەگری لە بواری موزیک و بەحسەکەت لەسەر مۆسیقای کوردیشە بێت. ماستەرەکەی تۆ تێزی ماستەرەکەت پەیمانگەی ماستەرەکەت ئەوە بۆم باس بکە بۆ موزیکی کوردیت هەڵبژارد و چی بوو بەحسەکە؟ بەڵێ لە ڕاستیە کە من بەشی موزیکم تەواو کرد بە کەلۆرێسم وەرگرت خوێندی ماستەر کرابەوە ئەو ساڵە بەس مەرجەکەی ئەو بوو کە 2 ساڵ بمێنمەوە وەکو معیت وەکو وانە بێش لێ بم پاشان قبول بکرێم بێگومان تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی و ئەمانەشی لەگەڵ بوو ئەوانم هەمووی کرد هەمووی دەرچووم چکە زۆر مەبەستم بوو بخوێنم من هەتا ئێستاش لە خوێندن نەوەستاوم خوێندن شتێکە بۆ هەموو ژیانە سەردەمێکە گەنج بوو مۆمەزانی کە بە کەلۆرێسم خوێند ئیدی تێ ئەگەمە بمە موزیکارێکی باش ئەوم کرد هەر وەکو خۆم بووم وەم زانی ماستەر بخوێنم یا PhD بخوێنم نە شتەکان وانە ئێستا بە مێشکێکی کەوت لی ئەڕوانم خوێندن بۆ هەتایە هەتا ئەو کاتی بەڵێ ئێستاش بە ئاواتەوەم بگەڕێمەوە ببمە تەلەبەی لە سفرەوە دەست پێ بکەمەوە. ماستەرەکەت چۆن؟ بەڵێ تێزی ماستەرەکەم لەسەر موزیکی کوردی بوو لەبەر ئەوەی کە مەبەستم بوو مۆرکی موزیکی کوردی بناسێنم بە تایبەتی لەگەڵ دکتۆر تارق حەسوون فەرید کە ئیخساسی ئەتنۆمیزۆکۆلۆجیا و ئەم بابەتانە بوو سوودێکی باشی پێگەیانم. بۆیە لە ڕاستیە خوێندکارەکانی کەش هەمووی بابەتی ملی خۆیان هەڵەبژارد وەکو مەسەی عەرەبی ناوچەی بەسرە هی بەغا هی ئەمانە منیش حەزم کردی کوردی خۆمان هەڵبژێرم هەرچەنە ئاسان نەبوو. بەڵێ پێکهاتەکانی موزیکی فۆلکلۆری کوردی موزیک و گۆرانی فۆلکلۆری کوردی لە کوردستانی عێراق فۆکست بەس باشوور بەڵێ بێگومان لە بەروی کە پارچەکانی دی کوردستان ئاسان نەبوو ئیدی لە ئەنجامە لەو بڕوایم کارێکی باشمان کردوێ زۆر بەسوود بوو. مامۆستا عەبدوڵڵای ئێستا لە ستودیۆکەی خۆتین سپاس کە بەڕاستی چۆنەڵێ ستۆدیۆی هەر هونەرمەندێک زۆر شتێکی شەخسی خۆیەتی زۆر تایبەتە بەخۆی سپاس کە مەجالت دابین لێرە تەسویر بکەین من بۆ خۆم زۆر سەرسام بووم ئەو هەموو کارانەی جەنابەت ئەم هەموو ساڵا کردوتە بەڕێزت بۆ من کە سەیری مامۆستا عەبدوڵڵا جەمالەکەم کۆمپۆزەرێکە کاری ئۆرکێسترالیە نووسێ کاری تریۆ نووسێ کاری کوارتێتە نووسێ کار ئەنووسێ بۆ 2 ئامێر کار ئەنووسێ بۆ دەنگ و ئامێر یعنی کەمتر کۆمپۆزەر هەیە کە بتوانێت بۆعدی ئاوا جۆرا و جۆری هەبێ چۆن ئەمە لە جەنابەت لە ڕاستیە
کۆمپۆزیشن پاکێجێکە کۆمپۆزەرە بێ بتوانێت بۆ هەموو میدیاکان بنووسێ اینجا نەکرد بۆ ئەوش بۆ هەمووی لیڤڵەکان بۆ لیڤڵی مناڵ لیڤڵی زۆر ناوەڕاست لیڤڵی زۆر پرۆفیشنۆڵ پاشان ئەتوانی کە بزانێەوە کۆمپۆزەریانە بە شێوەیەکی گشتی کۆمپۆزیشن بە تایبەتی زمانی نوێی کۆمپۆزیشن زمانی سەدەی 2021 بەڕاستی فراوانە بەڕاستی جوانە پڕ لە داهێنانە پڕ لە تەکنیکی سیر و سەمەرەیە زۆر ئەو تەکنیکانە جوانیشن بۆ مۆزیکی کوردی زمانی جەنابەت پێشتر من ئەوەی بوو پێشتر مامۆستا عەبدوڵڵا جۆرێکی نووسی ئێستا جۆرێکی ترا نووسێت بێگومان ژیان پێشکەوتنە خۆتەزانی ئەو کاتانی کە من لە بەغا بووم دەرفەتی ئەوە نەبوو زان مۆزیکی نوێ چۆنە ڕاستی نەبوو چکە بەغا زۆر داخراو بوو بەهۆی زروفی سیاسی ناوچەکە و عێراق و کوردستانەوە بەڵام دوای خوێنی دکتۆراکەم بە تایبەتێتوان یعنی ئەتوانم بڵێم زمانی داڕشتن و موزیکی من هەمووی گۆڕاوە چۆتە قۆناغێکی باسی ئەم سکۆرم بکەمە زۆر تایبەتەکەیسە لە پێشەوەمان کارێکی ئۆرکێسترالیا بەڵێ ئێستا ئەمە کارێکە بۆ ئۆرکسترایەکی گەورە گەرتێبینی بکەی ئامێرەکان گەلە گەورن زۆرن ژمارەیان کە زمانی ئەم سەردەمەیە زمانی ئەم سەردەمەیە زۆر لە ڕاستیە بەڵام میلۆدیەکانی پێکهاتەکانی ڕیتمەکانی مۆتیڤەکان هەمووی کوردی لە کوردی و سەرچاوە هەمووی زۆر لە گۆرانی حەسەن زیرەک لە گۆرانی عەلی مەردان ڕەفیق چالاک ئەو شتە فۆلکلۆریەکان کە زۆر بەیان ناوەکانیان نازام ناوی گۆرانی بێژەکان ڕنگدانەوەیەکی باشی ئەوانەیە لە ڕووی هارمۆنی و داڕشتنەوە زۆر زمانی ئەمڕۆ بەکارهێناوە شتێک گوێ بگرین کارێکی زۆر جوانت بۆ مندانە سپاس کە حەز لێ بۆ گۆرانی بێژێکی خانەقینیە دەنگێکی زۆر یونیک بەڵام فریمێکی ئەوەی کە موزیکەکەی جەنابەت زۆر جیاواز لەبەروی کاتی بەرنامەکە زۆر کورتە یەک تۆزی گوێ لێگرین فەرموو باشە ئەم زمانە مامۆستا ئەم زمانە پێشتر نەبوو من کەمتر بیتیومە کە کۆمپۆزەرێک ئەمە پێت وایە ئەتوانێت شوێنی خۆی بکاتەوە بێگومان بەڵام پێویستی بە خوێندنە و کات بێگومان کات و بە تایبەتی خوێندنە بەبێ خوێندن ئەستەکەم گەلێ سەخت بێ وەکوای تۆ کۆمپیوتەری دروستکەی وەکو کۆمپیوتەری ماک بێ بزانی ماک چۆن دروستیان کردبووی بتوانانی شتێت تەجاوزیەوە بکەیت ئەم سکۆرە زۆر تایبەتە زۆر تایبەتە بۆ تایبەتە لە 96 کارێکە نووسی بۆ سنتور و ئۆرکسترا فرقة السمفونية الوطنية العراقية باشا بەڵام ئەو کاتە نە کارەبا بوو نە یوتیوب بوو نە پرینتەر بوو نە فەیسبوک و ئینستاگرام بوو ژیانیش بەدەست نووسیوتە خۆشی ئەو کاتەی من کە خەریکی خوێندن بووم هەموو تەلەڤیزۆنم نەبوو هیچم نەبوو مۆبایل نەبوو ئینتەرنێتی بە شەو تا بەیانی بە ڕۆژ تا ئێوارە لەبەر مۆم لەبەر چرایەکی بچکۆلەی ئەوانە ئێتە دانیشتم ئەم نووسێەوە یعنی هەموو سکۆرانە بەدەست ئەنووسراوە کۆماگەر سەیری بکەین اینجا پێویست ووا بنووسرێتەوە کە هیچ هەڵەیتیانە بێت بۆ نمونەکە هەندێک ڕوونکردنەوەی تیا بێ ژماری باڕەکان بۆی مایسترۆ کاڵێ باڕی فڵان هەمووی ئەوە بێت اینجا لەوەش زەحمەتتر پێویست بوو پارتەکانیش ئامێر هەمووی بەدەست بنووسرێتەوە
اینجا چۆن بنووسرێتەوە وا چەند جوان بێ بۆی ژەنیارەکە بتوانێت بە دڵنیاییەوە بیشێنێ. اینجا داینامیکەکان پیانۆ، فۆرتێ، کریشاندۆ، دیمینادیا، ئارتیکولیشن، ستاکاتۆ، سپیکاتۆ، ئەکسنتەمانە هەمووی لە شوێنی خۆی بنووسرێ و بە ڕوونی بە جوانی بنووسێ بۆ ئەو ژەنیارە کە بتوانێت شتێکی زۆر خۆش بوو. بەڕاستی زۆر من چێژم لەوە بینی کە بەدەست ئەم نووسیەوە زۆر شت فێرە بووم. من دەیان سکۆری سەمفۆنیەکانم بەدەست نووسیێتەوە. لە ساڵی 1990ەوە چوون بۆ بەغا بۆ خوێندنی موزیک کە 11 ساڵ لەوێ بووی هەتا 2001. بەڵێ زۆر ڕاستە نزیکە 11 ساڵی لەوێ بووم. بەیانیان لە کۆلیجی هونەرە جوانەکان لە زانکۆی بەغا لە بەشی موزیکم خوێندکار بووم. ئێوارانیش لە تیپی سمفۆنی عێراقی وەکو ڤایۆلینژن کارم کرد. تیپەکە بۆ من زۆر باش بوو. تیپی سمفۆنی وەکو قوتابخانەیەک بوو یان وەکو تاوکەری کۆلیج بوو. لەبەرەوەی کە لەو تیپەیە زۆربەی سمفۆنیەکانی بۆ نمونە هایدن، مۆزارت، بێتۆڤن گەلێک کاری باروکی سەردەمی باروکی، هەندێک کاری ڕۆمانتیکیشمان ژەنی لە ڕاستیە. بەڵام تیپەکە لە هەمان کەچە تیپێکی متەوازە بوو لە ڕاستیە. موزیکی سەدەی بیستەم و ئەمانی زۆر ناژەنە موزیکی نێ. ڕەنگە ئاسانیش نەبوو بێ. ئاسانیش نەبوو، سەردەمەکە سەخت بوو، ئەساری اقتصادی بوو، خواردن نەبوو، ترسێکی زۆر هەبوو، ژیان گەلێ سەخت بوو. بەس بۆ من ڕووناکیەک بوو، یعنی هەمیشە لێوی فێرە. ئەتوانین بڵێن بناغەیەکی گرنگ بوو بۆ بەڕێستان لە بواری کۆمپۆزیشن؟ بۆ من بەڵێ بێگومان لەبەرەوەی کاری هەموو کۆمپۆزەرەکانی عێراقی ئەو سەردەمەم بینی. تەنانەت کۆمپیتیشنێکیش کرا ساڵەکان کە بۆ موزیکی سمفۆنی بوو. 17 کۆمپۆزەر بەشدار بوو، بەناوبانگترین کەسەکانی ئەوێ. خۆشبەختانە ئەوەی منیان بە باشترین یەکەم هەڵبژێرە. ئیدی بەڕاستی تەجروبەیەکی باش بوو. ساڵانی دوای ئەوەش 2 ساڵی کۆتایی بە تایبەتی وەکو کۆندەکتەری تیپەکە کارم کرد لەسەر داوای خۆیان. گەلێک کۆنسرتمان پێشکەش کرد، بۆ نمونە سمفۆنیای لەندەن هی هایدن کە یەکێکە لە سمفۆنیا گەلێک جوانەکانی هایدن. بەخێوی ئۆرکستراکەیە کرد مامۆستا؟ وەزارەتی کەلتوری عێراقی بوو. واتە وەزارەتی ڕەوشنبیری؟ بەڵێ، بەڵام پارەکەی زۆر سنووردار بوو، لە ڕاستیە زۆر کەم بوو، وەکو نەبوو بێوا بوو. بەڵام عشق بووە، ئەو خۆشەویستیە بووە. ئەتوانم بڵێم هەمویان. من لە ناو تیپی سمفۆنیا هەستمە کرد کە مرۆڤێکی ئاساییم، یەکسانم لەگەڵ عەرەب و تورکمان و شی ئەو سوننەوە ئەوکانە. لە دەرەوەی ئەوە سەخت بوو. جەوی تیپی سمفۆنی عێراقی زۆر برایانە بوو، زۆر دۆستانە بوو، خێزانێکی خۆش و بەڕاستی من هەتا ماوەم مەمنونیانم. لە هەمان کاتشدا کە لە جەنابتان لە بەغا ئەبی بە شێوەیەکی پرایڤێت لەگەڵ تیپی مۆسیقای کلاسیکی بەغا ئیشەکەی وەکو عازف کەمانێک و هەم کۆمپۆزەرێک و زۆر سەردانی وڵاتانی عەرەبی شەکەن. بەڵێ ئەو تیپە 7 کەس بوو، هەندێجار 6 کەس، هەندێجار 7 کەس بوون. باشترین ژەنیارەکانی تیپی سمفۆنی عێراقی بوو. زۆربەی فستیڤاڵەکانی وڵاتانی عەرەبی بەشداریمانە کرد. من وەکو ژەنیاری ڤایۆلین یان ڤایۆلینی یەکەم لە ڕاستیان دێجار، هەروەها وەکو ئەرێنجەر و کۆمپۆزەری کە تیپەکەش کارمە کرد. سیدێکی بڵاو کردەوە لە 9 پارچە، 4 پارچەی کاری من بوو کە شتێکی تایبەت بوو بۆ من بەڕاستی. بۆ نمونە لە جەزائر، لە ئەردن، لە گەلێک شوێن کۆنسرتمانە کرد کاری موزیکی عێراقی. ئەو ساکە بێگومان موزیکی کوردیش، یعنی بەڵام زیاتر موزیکی عێراقی وا ناوەبرا. پێشکەشمانە کرد کە هەموو کاری ئەڕێنجینەکان کاری من بوو. ئەگەر من لە جەنابت بپرسم ئێستا ئەگەر سەیری تیپی سمفۆنیای عێراق بکەین کە بەڕێستان ئەزمونێکی زۆرت هەبووە لەگەڵیان، ئیشت کردووە لەگەڵیان و 4 جار ئەوانەت هێناوە بۆ کوردستان. بەڵێ 3 جار باسی ئەوم بۆ بکە کە چۆن هاتنە کوردستان. لە ڕاستیە تیپی سمفۆنی عێراقی داوەتمان کردن بۆ سلێمانی 3 جار لە ڕێگەی کورساتەوە، یەک جارش لە هەولێر، یەک جاریش لە هەولێر بۆ یادی شەهیدان و ئەمانە بوو، بە هاوکاری ئۆرکسترای کوردستانی هەولێر ژێدارەکان. داخکردنەوەیەکی باش بوو، کارێکی جوان بوو.
چۆن کوردستانیانە بینی چونکە ئەو چیرۆکێکی جوانت بۆ من باس کرد وتت کە هەژار بۆ ئەو سەردەما نانەویست بێنە کوردستان. بەڵێ لەبەرەوەی کە سەردەمی دوای سەدام حوسێن بوو بەڕاستی بەشێکی زۆری خەڵکی جۆرێک لە ڕەگەزپەرستی تیا بوو حەزیان لە وشەی کورد و کوردستان ناکرد. بەڵام کە تیپەکەمان داوت کرد بۆ کوردستان بۆ سلێمانی و خۆشەویستی و ڕێزێکی زۆریان پێشکەش کرا و کارێکی جوانمان پێشکەش کرد هەمویان ڕایان زۆر گۆڕا بەڕاستی وردە وردە پەیوەندەکان ناوە پەریان. گەشتبینی لە ئۆرکسترە سیمفۆنیکی عێراقی ئێستا؟ لە ڕاستیە زۆر دڵنیانیم بەڵام من ڕێزێکی تایبەتیان هەیە لەلام چونکە وەکو قوتابخانەیەک بۆ من لە سەردەمێکی زۆر سەختی ژیانی خۆما وەکو گەنجێک وەکو خوێندکارێک پشت و پەنای من بوو لەو پەڕی خۆشەویستیان پێشکەش کردو لەبەرەوە من خۆشمە. مامۆستا عەبدوڵڵا زۆر کارت نووسیوە کۆمپۆزیشنی زۆرت خوڵقاندووە باشە بەڵام کەمیان گوێبیستی پۆبلیک ماس گشتی بووە ئەو کارەکەی چییە؟ کاکە هەژار تو خۆت زانی کاری هونەری شێت دوو بەش بێت موزیکیش بە تایبەتی بەشێکی ئەوەیە کە هونەرمەندەکە نۆتەکانە نووسێ ئامادەیەکە کۆمپۆزەکە ئەی خۆڵقێنێت بەشی دووەمی لە ڕاستیە کاری حکومەتیە کاری وەزارەت و کاری گەڤەرمەنتە حکوومەتە بەڵێ کاری ئەو کۆمەڵە و سندیکا و ئەو شوێنانێن کە فەندیان لە بەردەسایە منۆکو مۆزیکدانەرێ ناتوانم پارەی 40-50 ژەنیاردا بین کە کارێکی بشێنم بەداخەوە تا ئێستا من هیچ پشگیرێکی وام نەدیوە تەنیا لەم چەند مانگەی ئەخیرانە بێت کارێکم بۆ حەسەن زیرەک کرد بۆ یادی حەسەن زیرەک بەڵام بە درێژایی 50 ساڵی تەمەنم $1 بۆ کارێکی نووسێ هیچ کاتێک سپۆنسەر نەکراوێ هیچ دانە لە کارەکە هیچ جۆر بە هیچ شێوەیەک بەداخەوەی دی ئەمە تووڕەت ناکە تووڕە نابی بێتاقەت و تووڕە و بێگومان کاری تێکردوم بەڵام هەر بەردەوام بوویت هەر نووسی بێگومان چکە من عاشقی نەکەم عاشقی کارەکەم بەڵام ئەگ خۆشە ئینسان تا لە ژیانە بێ ئەو کارێکە ئەینووسێت خۆی گوێی لێ بێت لە بەردەمەکە لە دنیا شاوایە ناشێ بەڕاستی وشەی هونەرمەند وەکو زارا بەسەر هەموو کەسێک ببڕێت و هەمووی تێکەڵ کەسێک خانمێک خۆشەویستێک دەنگی خۆشە گۆرانی بێژە لە پڕ $60,000 بۆ سەرفەکرێ بۆ سیدیەک بەڵام کەسێکی وەکو من کار لەم ناڵێەوە تەمەنم هەر خەریکی موزیک خەریکی خوێندن بووم خەریکی زانستی موزیک بووم $1 بۆ من سەرف نەکرێت پێشم ناخۆشە کە باسی پارۆشت بکەم بەڵام ئەمە کێشەی وڵاتەکەیە هیوادارم ئەم چارەسەر بێ ئەم گرفتە ئەو کەسانی کە ئاوا لەگەڵ خوێندن و لەگەڵ موزیک ماندوو بوون کە بەرهەمیان هەیە ئەشێ بەرهەمەکە وڵاتەکە ڕۆشن بکەنەوە ئاستی کەلتوری وڵاتەکە چەندنگایەکی کە پێشخەن پشگیری هەمووی بکرێت نەک پشگیری کەسانێک کە بەڕاستی بۆ سەردەمێکی کاتی بۆ مەبەستێک دەسێنەوەتەوەکار بێتاقەت نەبوویتە هەر بەردەوامی و هەمیشەش هەر بەردەوامی وەنی هیچ دینارێکیشم بۆ سەرف نەکرێت بەردەوامە خۆم عاشقی موزیکم عاشقی موزیکدانانە ئەم 2-3 ساڵی ئەخیریش ئاڕاستی کارەکانم بە جۆرێک لێکم خۆم بتوانم تۆماریکەم خۆم بتوان بیژەنم بۆی کە و کێشەیە چارەسەر بێت
مامۆستا عەبدوڵڵا دوای شەڕی کەنداو 2004 دوای ڕووخانی حکوومەتی بەعث لە وڵاتی عێراق کە حکوومەتێکی تازە هاتە سەر حکوم یەکەم کوردێک بووی لە هەموو عێراقەوە کە بە زەمالەی وڵاتی عێراقەوە چووی بۆ دکتۆراکەت لەسەر موزیک کە یەکەم جار چوویتە بەریتانیا دوای چوویتە ئیرلندا لە بێلفاست ئەمە بێگومان لە ژیانی هونەرمەندێک جەمپێکی گەورەیە دەتوانین بڵین چەپتەرێکی تازەیە بەرگێکی تازەیە لە ژیانی وەنیە بێلفاست و دکتۆرای تۆ چۆن بوو ئەو ئەزمونە مامۆستا هەژارجان من هەر لە تەمەنی لاوێتیمەوە خولام ئەوە بوو کە موسیقدانان بخوێنم لە زانکۆیەکی باش لەگەڵ کۆمپۆزەرێکی باش خەو نێبوو سپاس بخوا دوای ئەو هەموو شەڕ و ئاژاوی کە بەسەر ناوچەکە و کوردستان و عێراق هات من توانیم بچمە دەرەوە لە بێلفاست گرسامەوە پاشەوەی ساڵێک لە لەندەن زمانم خوێن لە ماوەی ئەو 4 ساڵە لە بێلفاست نزیکەی 96 دقە موزیکم نووسی بۆ کۆمەڵە میدیای جیاواز بۆ نمونە بۆ پیانۆ بۆ ئۆرکسترای گەورەی مۆدێرن بۆ چوارینەی ژێدار بۆ دوێت بۆ ئامێری ترادیشنەڵی کوردی عود بەس بێلفاست بۆ تۆ خۆ دکتۆرات کرد دەوێت لەسەر کۆمپۆزیشن تاقیکردنەوەیەکی گەلێ گرنگ بوو بۆ من ژیانی منی گۆڕ ئاسان بوو گەلێ سەخت بوو بە تایبەتی ساڵانی یەکەم لەبەر دووهۆ لە ڕاستە لەبەر زمانی ئینگلیزی نووسینی ئەکادمی بە زمانی ئینگلیزی بوو و ئاستی ئەو کاتێ من گەلێ سەخت بوو هەرچەنە من ئینگلیزیەکەم باش بوو من بەڵام دوو کتێبم کردو بە کوردی پێش ئەوەش بەڵام بۆ من هەر ئاسان نەبوو دووەم خوێندنەکە خۆی بۆ من قورس بوو چۆن قورس بوو موزیکی کەنتێمپەرەری موزیکی ئەمڕۆ معاصر کۆمپۆزەرەکانی سەدەی 21 بۆ نمونە پیرێ بولێز ئالەمانە بۆ من گەلێ سەخت بوو لەگەڵی ڕانەهات بەڵام سپاس بخوا کە زۆر بە خێرایی توانیم خۆم بگونجێنم توانیم ڕێگەی خۆم بدۆزمەوە باشترین شتێکیش کە ئەوە بێشایانی باسکردن بێ چەند کۆمپیتیشنێک کرایەکی چیان بۆ پیانۆ لە نێوان براڤۆ ئەوە هەڵبژێرا کە شتێکی سیر بوو بۆ من هەر ساڵی یەکەمیش لە ڕاستیە لە ساڵ یەکەمی خوێندنەکەمە پاشان لە ساڵی چوارەمی خوێندنەکەمە لە کۆتا ساڵی خوێندنەکەمە کارێک نووسی بۆ سترین کوارتێت بە ناوی هەڵەبجە ئاردیتی کوارتێت کە یەکێکە لە باشترین گروپەکانی کوارتێت لە دنیا لە لەندەن یونیڤرسیتی هەڵام بژارد و پێشکەشیان کرد لە وەرکشۆپێکە کە 3 ڕۆژی خایەند بەڕاستی تاقیکردنەوەیەکی گرنگ بوو بۆ ژیانم هەمووی گۆڕا توان بڵام هەموو بە شێوەیەکی گشتی زمانی موزیکی داڕشتنی من گۆڕا چوە کۆناغێکی تازە پیشتیکەت لەسەر چی بوو دکتۆرەکەت فۆکسێکت هەبوو پەیوەندی نێوان موزیکی کوردی و موزیکی کەنتێمپەرەری ئەوروپی مۆسیقای حەدیث کەنتێمپەرەری ئەمڕۆ موزیکی ئەمڕۆ موزیکی هاوچەرخ وەکو کۆمپۆزەرێک مامۆستا عەبدوڵڵا جەمال وەکو کۆمپۆزەرێکی بەناوبانگ لە عێراق و لە کورد کۆمپۆزیشن بۆ موزیکی کوردی لە بینینێکی ئۆرکێسترالی کە ئەزمونێکی زۆرت هەبووە چۆن ئەیبینی پێت وایە مۆسیقای کوردی کە ئەیهێنیتەوە لە فۆرمی فۆلک ئەی خەیتە ناو کارێکی ئۆرکێسترالی ئامێرەکان غیناعەکان ئاوازەکان توانایی ئەوەیان هەیە وەکو زۆر نەتەوەی تر ئەو کارەیانە کردووە ئەرمەنیکان کردویانە ئازەریکان کردویانە تێکەڵە بێ موزیکی فۆلکیان لەگەڵ ئۆرکێسترالی موزیکی کوردی موزیکی ئێمە لە ڕووی میلۆدی لە ڕووی ڕیتم لە ڕووی مود مەقامەکان کارکتەرێکی زۆر جوانی هەیە یعنی ئەکرێ بۆ کارکتەرێکی زۆر تایبەتی هەیە بڕوات بێ ینی خەڵکی ئێرلەندی کۆمپۆزەری زۆر بەناوبانگم بینی گەلێک سەرسام بوون بەو میلۆدیانەی کە منەڵم شارد هەر میلۆدیەکە کوردیە بەڵێ زۆر بە دڵنیایەوە کە ئەو شتێکی خۆش بوو بۆ من هەر 6 مانگ جارێک ئەبوایە بەشی مۆسیقا واتە دیپارتمەنتی مۆسیقا نامەیەک نووسێ بۆ سەفارەتی عێراقی کە باسی لێڤڵی ئاستی ئەو خوێندکارە بکە نامەکەم لایە کە مامۆستاکەت بە سوتفا ڕۆژێک بە تۆی ئەدا
ئەڵێ عەبدوڵڵا ئەوە بیدە بە سەفارەتی عێراقی کە لە ناوی نووسراوە عەبدوڵڵا ناتشرال تالنتە یا واتە مەوهیبەیەکی ناتورالی هەیە وە کارەکانی وەکو کۆمپۆزەری بەناوبانگی عالەمی فەڕەنسی وەکو ڕڤێڵە چۆن بوو ئەوە تۆزێک بۆم باس هەستێکی سیر بوو بەڕاستی منم زانی ئەو معجیبە بە ئیشەکان مامۆستاکانی کە زۆر مەعاملێکی تایبەت و پڕخۆشەویستیان نەکردم بەڵام بڕام ناکرد تا ئەو ڕادەیە یعنی حسابم بۆ بکەن ئەتوانی من ڕڤێڵی کورد لە ڕاستیە نامەکەم بە سوتفە خوێنەوە ئیتر کە ئەوەی تیان نووسرا بوو سەیری بوو تەلەفۆنم بۆ کرد مامۆستا چۆنە گەشتیوە وتی ناتۆ زۆر لەوە زیاتر تر زۆر قسەی جوانی کرد بە ئیجازەی خۆی کۆپیەکم کرد و بۆ یادگار لای خۆمەڵ مامۆستا عەبدوڵڵا دوای شەڕی عێراق و ئەمریکا بە ڕووخانی حکوومەتی بەعس لە بەغداد کە حکوومەتێکی تازەش لە عێراقا پێک هات کۆنسێرتێک کرا عێراقی سیمفۆنی ئۆرکسترای سیمفۆنی عێراق لەگەڵ ئۆرکسترای واشنگتن لە کەنەدی سنتەر کارێکی جەنابەت پێشکەش کرا کە کارێکی کوردی بوو لەگەڵ کۆمەڵی ئامێری کوردی و بڵێن سۆلیستی کورد و ئەزمونێکی زۆر ڕەنگە تایبەت بێ لە ناو بەڵگەکانی کارەکانی جەنابەت باسی ئەو کۆنسێرتەم بۆ بکە لە ڕاستیە ئەو کۆنسێرتە کە تیپی سەمفۆنی عێراقی بانگێش کرا بۆ ئەمریکا بۆ واشنگتن دیسی زیاتر کارێکی سیاسی بوو لەوەی کە بانگەشتێکی ڕاستیە سیاسی بوو ئەمریکەکانیانویست پەیوەندی لەگەڵ عێراق دروستکەن ئەوە یاربوو دەرگایەکی باش بوو بۆ ئەو پەیوەندیە بەڵام بۆ من وەکو کۆمپۆزەرێک وەکو ژەنیارێک زۆر بەسوود بوو یۆماش لەگەڵتان بەلیستێکی بەناوبانگترین چێلۆ یانی چێک لە بەناوبانگترین چێلۆکانی دنیا چێلۆ ژەنەکانی دنیا هەروەها لیۆناردۆ سلاتکین ئێمە کۆنسێرتێکمان کرد پێکەوە بەڕاستی ئەو کاری منیان پێشکەش کرد کە بۆ من زۆر خۆش بوو زۆر بەسوود بوو ئەوەش گرنگتر بۆ من توانیم 11 ژەنیاری کورد کە 7 کەسیان وابزانم 7 کەس یا 6 کەس کە ئامێرەکانی ترادیشنەڵی موزیکی کوردیان نەژەنی لە کارێکە بەکارم هێنابوون توانیم ئەوانە بخەمە کۆنسێرتەکەەوە وەکو هاندانی وەکو خۆشەویستی یارمەتیەک بۆ لاوان و گەنجانی کورد کە ئەوان ئەندامی تیپەکە نەبوون تیپی سمفۆنی نەبوون زۆر تیپی سمفۆنی دژی ئەوە بوون کە ئەوانی تیابن لەبەرەوەی کە خۆیان ئەندامی خۆیان هەبوو بەڵام سپاس بۆخوا توانیم ئەوە بکەم کە تاقیکردنەوەیەکی خۆش بوو توان بڵم گەلێ سەرکەوتوو بوو مامۆستا عەبدوڵڵا لە باشووری کوردستان گروپێک هەیە کە جەنابەت ئێستا لەگەڵ یانە ئیشەکەی گروپی ژێدارەکانی کوردستان سلێمانی گروپی ژێدارەکانی سلێمانی کە گروپێکی من چەند جارێک هاتمە کۆنسێرتیان هەواڵان و بەڕێزانی عەزیزن ئێستا سەرقاڵی لەگەڵ ئەوانەش ئیشەکەی لە بۆ چوونی مامۆستا عەبدوڵڵا جەمال گشتی مستەوای ئەو ئازیزانە چۆن نەبینی بەڵێ ئاستی ژەنینیان باشە لە ڕاستیە خۆتەزانی شارێکی وەکو سلێمانیان کوردستان بەگشتی پێویستە لە شارێکە ئۆرکسترایەک هەبێ بەڕاستی لێرە چالاکی موزیک دەمێکە دەستی پێکردویانی لە ساڵی توان بڵم 50-60ەکانەوە لێرە خولی فێربوونی ئامێرەکان هەیە ئێستاک بە کۆی هەمووی بە کۆی ئەو مامۆستا بەڕێزانی ئەو خولانیان کردوێتەوە پەیمانگایان کردوێتەوە کۆلیج کراوەتەوە گەشتوتە ئەوەی کە ئۆرکسترایەک هەبێ لێرە لە هەولێریش بە هەمان شێوە نازانم لە دهۆک هەبێ ناگادار نیم من بە پێویست تێزانم لە ڕاستیە ئاستەکە توان بڵێ متەوازە بۆی کە ڕاستگۆ بین
بەڵام ئەشێ ئێمە ئەمە پێشخین بێگومان چۆن پێشی خین ئەمە بابەتەکە ینی ڕوتەکە هەیە بەڵام ئەوێ باشتر ڕازی نەبی بناغەکە هەیە گەلێک باشیشە گەلێ بەهێزیشە بەڵام چۆنەوە باشترکەین ئەشێ لە وەزارەتی ڕۆشنبیری لە وەزارەتی خوێنی باڵا پلاندانین کە ژەنیار دروستکەین ژەنیاری هەموو ئامێرەکانی دی گەنجەکانمان بنێرینە دەرەوە بۆ خوێنێ و ئامێرانە چونکە ڕوویەکی جوانی شارستانیت ڕوویەکی جوانی کەلتوری وڵاتەکە پێشانیە بێجگەلەوەی پێداویستێکی جوانی و ئەستاتیکی و ڕۆحی ناوچەکەش پڕەکاتەوە. لە شوێنێکی زۆر تایبەت ئەم شوێنەش من ڕاستی هەر جارێکەیە بە سلێمانی ئێرەم زۆر بۆ گرنگ و مهمە چونکە لۆکیشنێکە هەموو شارەکە بینی ئەزمموی زۆرت هەیە لە کاری هونەری زەحمەت زۆرت کێشاوە ئێستا لە زانکۆی سلێمانی لە بەشی موزیک لەوێ سەرۆکی زانکۆ لەکوێیە زانکۆ ئەلەم باسی ئێستا بۆ بکەکە سەرۆکی زانکۆی سەرۆکی بەشی موزیک بەشی موزیک بەشێکی تا ڕادەیە نوێیە سێ وەج بە خوێنکار دەرچوون ئێستا نزیکەی 152 خوێنکارمان هەیە نزیکەی 45-50 خوێنکاریان کە خانومن دوو لقی موزیکدانان کۆمپۆزیشن لەگەڵ لقی پێرفۆرمانس نزیکەی 10 مامۆستای کۆمەڵی خوێنکاری باشمان هەیە توان بڵێن دیسپێنسی گەشتبینی لە تالنتەکان لە ڕاستیە گەشت بینم بەڵام هەمووشیم بەدڵ نییە خۆت دەزانی بەڵام زۆر گەشت بینم یانی کۆمەڵی خوێنکارمان هەیە توان بڵێن بە مستەوای زانکۆکانی ئەوروپا چەند باش تر ڕاستی کارەکەی من خۆم لەوەیە بینم کە کۆمەڵی تۆوی جوانە چێنم بۆ دوا ڕۆژی ئەم وڵاتە. لەم شارە لە شاری سلێمانی لە سنتەرێکی فامیلی خێزانی کە سنتەرێکی ئەمریکیە وەکو ڤۆلنتێر وەکو خێرخواز مۆسیقا دەرسەڵی بە مناڵەکان باسی ئەوەش بۆ بکەن ئەوە سنتەرێکە لە ڕاستی وەکو جەنابەت فەرمی سنتەرێکی خێزانی خۆبەخشیە خێرخوازیە زیاتر مناڵانی ئاوارەکان و خەڵکی نەبوو ئەم ڕووی تەکەن من لێ بە خۆبەخ شواناڵەمەوانەی موزیک نزیکەی 5 ساڵە وانە متوێتەوە کۆمەڵی خوێنکار و مناڵی زۆر خۆشەویستن کە بەڕاستی زۆر لێ هاتوون زۆر خۆشەویستن. ئەو مقایسەیە مامۆستای زانکۆ لێرەش بۆ من مامۆستایەتی جۆرێکە لە باوکایەتی یعنی تۆ چۆن مناڵەکە و پەروەردەکەی ئەو نەوە نوێ پەروەردەکە ئیدی مناڵ بێ یان گەورە بێ تا ڕادەیە هەمان شتە هەمان مەبەستە ئیدی ئەوەی کە خۆشیش بێ لەو سنتەرە مناڵەکان لە تەمەنی 6 ساڵ تایەتێ تا 19 ساڵ سەردەمی لاوێتی لە ڕاستیە عەرەبی تایە تورکمانی تایە بێگومان کورد فەڕەنسی تیا بوو ئینگلیزی تایە ئیت کۆمەڵێک مناڵی بەڕاستی ینی ناوچە جیاواز و نێشن جیاوازە. ئاسۆ بەرەو کوێڵە بۆ مامۆستا عەبدوڵڵا جەمال ئەم لۆکیشنە بەڕاستی ئەومان بیرەخە کە ئایندە بەرەو کوێیە ئاسۆ بەرەو کوێیە ئاسۆ ئایندە کۆمەڵێک خەو و کۆمەڵێک خولیای جوان و خۆشن هەندێکی وان هێناوەتە دی بە هەر جۆرێک بێت یعنی ڕازیت ئەگەر بڵێم ڕازیم زۆر نا بەڵام زۆر بۆ خۆشحاڵم کە هەندێکیمان هێناوەتە دی هەوڵین بووی هەمووی ئەوانی گەشە باشی بێنینەدی چکۆ بەڕاستی کوردستان سلێمانی هەموو کوردستان بەگشتی شایانی ئەوەیە کە خزمەت بکرێ شایانی ئەوەیە کە خۆشەویستی بڵاوکەینەوە خەڵک فێری پێکەوە ژیان بکەین ئەو ناڵانە و گەنجانە گەلێ لێ هاتوون گەلێ خۆشەویستن من زۆر دڵم پێیان خۆشە.
بێ.